لێکێک لە یاریەکانی هەفتەی 20 خولی ئەستێرەکانی عێراق یانەی هەولێر لەسەر یاریگای نەزەفی نێودەوڵەتی بووە میوانی نەفتی وەسەتی دواوەی ڕیزبەندی. هەردوو تیپ زیاتر تۆپیان لە ناوەڕاستی یاریگە ئاڵوگۆڕ پێدەکرد و کەمتر دەگەیشتنە گۆڵ یەکتر. لە خولەکی هەژدا شێرکۆ کەریم ئەستێرەیانی هەولێر تووشی پێکان هاتوو، یاریەکەی پێ تەواو نەکرا و یاریگای جێهێشت، بە ناچاری خەلیفە ئەبوبەکر شوێنی گرتەوە. لە ناوەڕاستی نیمە یەکەم دەرفەتێکی ئاسان بۆ ڕەوا یوسف هەڵکەوت تاوەکو بەربەستی یەکسانی بشکێنێت لە دەستیدا. لەم حاڵەتە ناوبژوان ئاماژەی بە بەردەوامی یاریەکەدا بووە هۆی ناڕەزایی دەربڕین یانەی هەولێر و داوای لێدانی سزایان دەکرد. نیوە یەکەم بەبێ تۆمارکردنی گۆڵ کۆتایی هات. لا نیوەی دووەم جارێکی دیکە ڕێژەی هێرشەکان کەم بوون و هەردوو تیپ توانای بەرهەمهێنانی دەرفەتی گۆڵیان نەبوو. لا خولەکی 73 خەریک بوو خەلیفە ئەبوبەکر هەولێر پێش بخات، بەڵام مستەفا زوهێری گۆڵپارێز و ستونی گۆڵ بوونە بەربەست. لا خولەکی 86 ناوبژوان لێدانێکی سزای بۆ هەولێر ئەژمار کرد. گۆڵکاری مێژووی خولەکە ئەمجەد ڕاضی با سەرکەوتووی جێبەجێ کرد و هەولێری لیارەکە پێشخست. لا خولەکی 95 بەر لە کۆتایی هاتنی یاریەکە ئەحمەد عەبدولحوسێن ئەنجامەکەی بۆ نەفتی وەسەدی خاوەن ماڵ یەکسان کردەوە. یاریەکەش بە گۆڵێک بۆ هەر لایەکیان و بە یەکسانی کۆتایی هات. بەم شێوەیە هەولێر بە 23 خاڵ لە خانەی چواردەی ڕیزبەندی مایەوە. یاری داهاتووشی شەممە لە بەغداد دەبێت بەرامبەر قاسم، یانەی نەفتی وەسەتیش لە دواوەی ڕیزبەندی خاڵەکانی بوونە 10 خاڵ. حوسێن محەممەد، کەناڵی پێام.